دیمەنی کۆبوونەوەی زبڵ و خاشاکی یەکێک لە شەقامە سەرەکیەکانی شاری ڕانیەیە بەهۆی نوێنەکردنەوەی گرێبەستی کرێکارانی ژینگە پارێز و خەرج نەکردنی شایستە داراییەکانی کۆمپانیای پاکەرەوە لەلایەن حکوومەتەوە. سێوەدین ژینگە پارێزێکی کۆمپانیای گارێکسە و خاوەن پێداویستی تایبەتە، دەڵێت ژیانی لەسەر کارەکەی داناوە و گورچیلەکانی بەهۆی کارەکەیەوە لە دەستداون، بەڵام ئێستا کۆمپانیا لە کارەکەی دووری خستووەتەوە و نان بڕاو کراوە، ئێستاش بێکار ماوەتەوە. ئەو شەی ئێمە هەموو ئیشی زبڵ و خاشاکە دەیکەین، ئێمە تووشی ئەو نەخۆشی بووین، بەڵێ ژیانی خۆمان لەسەر داناوە تقریبا، چکە ئێستا هەرتی گورچیلەکانم لە ئیشکەوتونە ئەو گورچیلەی هەشمەئی خەڵکی دیکە خەڵکی خێرخواز داومیە. ئێستا ژیانمان بەڕێوە ناچیگە بەبێ موچەی ژیان بەڕێوە دەچێت ناخێر بێڕێوە ناچی. ئەمن هەموو مانگان دەبی بچمە سلەیمانی و بێمەوە، بچمە سەردانی دکتۆری بێمەوە، لایەقان 200,000-300,000 دەوێت هەر باشکن دکتۆری، چکە بەخۆ زەرعی گورچیلە ئەوەی زەرعی گورچیلەی کردبی دەزانین عیلاجەکانی چەند گرانن. ئەو ژینگە پارێزانەی کە لە ڕابردوودا ئەو خۆڵ و خاشاکەیان کۆ دەکردەوە لە ئێستادا بەشێکیان لە کارەکانیان دوور خراونەتەوە یاخود نان بڕاو کراون. دوو ژینگە پارێز کە نەیانویست ڕوخساریان دەربکەوێت دەڵێن و جەخت لەوە دەکەنەوە کە ئەوان دوور خراونەتەوە بێ ئەوەی کەم تەرخەمیەکیان هەبوو بێت. ئێمە نازانین هۆکار چە دوور خراینەوە، هەتا ئێستا مەخالەفەیەکمان نەبووە، هەتا ئێستا ڕۆژێک غیاب نەبووم، هەتا ئێستا یعنی کەم تەرخەمی نەکردو لە ئیشەکەی خۆمدا. ئێمە بژێوی ژیانیشمان تەنها ئەوەندە کۆمپانیا یەک ئیشکردمان نیە، ئەگەر پێشتر بەس داوای مافی خۆمان کرد بێدەنا هەر کەسێک دێ با دەست لە چاوانێت ئەگەر جگە لە داوای مافی خۆکردن هیچ مخالەفەی لەسەر ئێمە دۆزیوەتەوە. داواکاریشمان ئەوەیە کە بمانخەنەوە شوێنی خۆمان، ئەو کەرتە ئێمە هیچ مخالفەیەکمان نیە لە کۆمپانیایدا، ڕۆژێکمان غیاب نییە، بێش و کارماوینەوە، یەکیش و کارمان نیە، ژیانەکەمان لەسەر ئەو موچەیە کرێچینە، خاوەن ماڵ و منداڵین. نوێنەری کۆمپانیای گارێکسیش دەڵێت بەهۆی کەمبوونەوەی بودجە و کەم تەرخەمی هەندێک لە کرێکارەکان گرێبەستیان بۆ نوێنە کراوەتەوە. ئەتوان بڕۆن بە دوای بگەڕێنەوە تا من کرێکار 140 کرێکارمان هەبوو، 144 کرێکارمان هەبووە، ڕێژەیەکی کەم بەر ئێمە کەوت، ڕێژەیەک بەر ئێمە کەوتووە، ئەو ڕێژەیە کە بەر ئێمە کەوتووە بڕۆن تەماشایکەن بە ئەو کەسانە بوونەکەوە زیاتر کە هیچ هەڵوێستێکیان نەبووە دەرکراون. یەکەمین شت بنەمایەوەی کە ئەو کەسانەی کە کەم تەرخەم بوونە لە کارەکانیان کە چەند وەختە بار بوونە کۆمپانیا هەر باجەکەی بۆ داون مەسەن هەر ئیشیان کردووە بەڵام بە ناچاریشمان پێکردو هەرچی چۆنە بێ. بەهۆی تەواوبوونی گرێبەستی کۆمپانیای گارێکس و مانگرتنی ژینگە پارێزان کوچە و کۆڵانەکانی دەڤەری ڕاپەڕین پڕ بوون لە زبڵ و خاشاک. لە ئێستادا کۆمپانیای پاکەرەوە دەست بەکار بووەتەوە، بەڵام زیاتر لە 150 کرێکاری ژینگە پارێزیان لە کارەکانیان دوور خستووەتەوە بە پاساوی کەمبوونەوەی بودجەکەیان. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.